بەرزان دووبارە سڵاو مامۆستا گیان ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم یەکێک لە ئیشکالەکانی مێژووی کوردەوەیە کە ئەم مێژووە کورد بۆ خۆی نووسیوەتەوە ئەوەندەی کە ڕۆژڵات ناسەکان نووسیوانێتەوە و پاشانیش فارسەکان دێن قسە لەسەر مێژووی کۆماری مەهابات و کۆماری کوردستانەکەن بە بڕوای تۆ غیابی کورد خۆی لە نووسینەوەی مێژووە چەند ئیشکال بۆ چەمکی مێژوو دروستەکات طبيعي كملتك تاريخي خوي ننوسي وك أحمد شوقي قلت وك أصلي كردا كردي ديار بكرة ضلي مثل القوم نسوا تاريخهم كلقيط عيف الناس انتسابا أو كمغلوب على ذاكرة يشتكي من صلة الماض انقباضا دلين ملتك كتاريخي خوي لبيرشو وق منالك يا كفر بدري بوسر ريقايك خلق بچن بوخو هلگرنو بخيو بكن نازان دايكو باوكي كي بوا كجوربو بله اما شتك لتاريخ خومان دزانين بمشي ويا نيجي بلان براستی تاریخی کرد نهات یا نوسی راست ایتر میجنوسک شتکی نوسی بل مصر یگل شام یگل فلانیان ابن الاسیر لموصل فلان او كما او شتکی كما هات یا نوسی لصدا نوت نو میجوی کرد دەیتوانم بڵێم بزر بووە. بەڵێ مامۆستا گیان تۆ لە یەکێک لە کتێبەکانت باست لەوە کردووە کە لە کتێبی گەشتێک بەنێو مێژوو بەڵگەنامە شوێنەوارەکان کە یەکێکە لە کتێبە زۆر گرنگەکانی تۆ زۆر باشەکانی تۆ باست لەوە کردووە کە یەکێک لەو هۆکارانەی کەوای کردووە کورد مێژوو نەنووسێتەوە و نەبێتە خاوەنی مێژوو ئەوە بۆ کە میلەتێکی دووربین نەبووە. ئەکرێ ورتر قسە لەسەر ئەمە بکەی چەمکی وردبینی لەگەڵ مێژوو پەیوەندیان چییە بەیەکەوە بەبەس چییە لە وردبین نەبووە؟ بەڵێ خوی تاریخ خوی معنا دووربینە. بەڵێ تو حەز دەکێ بزانی ڕابردوو چون بووە و دووربینە حەز دەکێ 1000 ساڵ و چەند 1000 ساڵێ دیکە خەلک بزانن ئێستا وەزعی ملەتی تو وەزعی تو چوونە چه ڕووداوە بۆ ئەوەی بهێلی بوو دووەڕۆژ. ئەمە خۆی دووربینە ئەم فکرەیە. ڕاست هەم دوو لایە بیر دەکێ، لایەک بوو داهاتوو و لایەکیشی بوو ڕابردوو. ئەوە معنی دووربینە. هەر ملەتێک دووربین نەبێ دوورترە لە تاریخ، بەڵام ملەتێک دوورتر بێ تاریخی دەنووسە دەڵێ بوو چی ئەمە بزر ببێ، بوو نەنووسم ئەم هەموو حەوادسە بوو چی بزر ببێ، ئەم وەزعە بوو بزر ببێ، بوو نەیەزانین یان جار هەیە بڵێن نەنووسین خیانەتەژ، نەنووسینی تاریخ خیانەتە، چونکە ئەو هەموو خەباتە ون ئەبێت وند ئەبێ، ئەو حەقی خەلک و قوربانیدانی خەلک هەموو وند ئەبێ، ئەو هەموو ماندووبوونە وند ئەبێ. یعنی دەیتوانی تا ئەمە بڵێ جا ئەمە علاقەی بە دووربینەوە هەیە. ملەتێک کە بیری سادە بێ، بیری سادە بێ دووربین نییە دەڵێ گوڕاخە بۆ ئەمە هەموو کەس دەزانە بۆچی بنووسم، خاص زۆر من بە خەڵکی گوتووە تەماشا دەکەم بە بیری سادە بە دەڵێ ئەمە لە بیری خەڵک ناچێ، قابلە ئەمە لە بیری خەڵک بچێ. دەڵێن بابا لەسەر قەبری باوکت تاریخی بنووسە بۆ ناوی بمینە باوکت دارتاشێکی باش بووە وەک وەستا مستۆی هەولێری 20 ساڵ من لەگەڵیان هەولدا قەبری لەکوێیە بدووزت فەیدەی نەبوو تا ئەخیر جار بەهویە خزمەکانی ئەوانە بە قەبر ماندووزی لە دارتاشێکی هونەرمەندی عەزیمە لە شەقلاوە و من چوم سیاجی بە بلوکم چیمەنتو کرێکارم گرت لە دەوری قەبرەکە من دروست کرد. دەبێ تاریخ زیندوو بیکێ نەهێلی ببنێت دەڵێ نەخێر ئەمە کەی بزر دەبێ. با میسالێکت بێنن کە چون بزر دەبێ دەڵێن گوتن قەبری گوران تێک چووە هونەرمەندەکان گوتن با ئێمە بچیت
درستی کن هەڵی دێت بەڵێ بە ئەژی گورانی گوتن کاگەژی بۆ بچین هەڵی دن قبرێ باوکت تو دناسی قبرەکەی گوت ئەی چۆن قبرێ باوکە خۆم نەناسم وەختی چوونە سەر قبرە گردی سەیوان ئەژی گوت ئەمەیە گوت کۆمەیانە گوت ئەمە قبرە چون سەری بۆ ئەوەی دەستکاری بکەن زەلامێکی دیکە لەسەر قبرێکی دیکە دادنشت دوعایی دەکرد پێیان گوت ئەوە چ دیکەن گوت ئەمە قبری گورانە تێک چووە ئێمە دروستیەکەن گوت بابا قبری گورانێکی ئەوە مردووی خومانە ڕاست مردووی خومانە جا ئەحمەد سالار دەڵێن گوتبوو بەخوا چاک بوو ڕوژی قیامەت شرتی مرورێک لە قبری گوران هەستا باە بۆ حەشر چوو بۆ تەماشە یعنی ئەژی گوران قبرێ باوکی خۆی لەبیری چوو ڕاست دەبێ هەموو شت نووسین بێ ڕاست بنووسرێ بۆ ئەوەی بمینە بۆ ئەی لەبیر نەچێت بەڵێ بەڵێ مامۆستاجیان زۆر ڕاستە ئیبن خەلدون لە یەکێک لە کتێبەکانی ئاڵێ لە هەر شوێنێک دەوڵەت هەبێت لەو شوێنەش نووسینەوەی مێژوو هەیە مێژوو نووسین هەیە ئێوە چی ئەڵێن لەم بارەوە بەڵێ نووسینی مێژوو علاقەیەکی زۆری بە دەولەتەوە هەیە بەڵێ چونکە دەولەت شەڕ و شووری هەیە لەگەڵ دەولەتانی دیکە حربی هەیە جەنگی هەیە باج و خەراجی هەیە لە خەڵک بستینە ڕاست موظفی هەیە دەبێ مەعاشی بدە ئەمە عەشائری هەیە بەڵێ مەشاکلی هەیە ئەمە هەموو فەرز دیکە بێە نووسین ڕاست باسێ ئەو باجە دەبێت و بنووسی بەڵێ لە منطقە چەند دەولوێ چەند دەولیە دیکە چەندە و بوو بە چەند و چەند گەشتە حکوومەت و چەند پلان ئەمە هەموو دەبن سەبەبێ ئەوە کە تاریخ پێیان نووسین لەبەر ئەوە تاریخ نووسین ڕەبتێکی تەواوی هەیە بەبوونی دەولەتەوە ڕەبتێکی چاکی هەیە چاکی هەیە بەڵێ کەواتە کورد بۆیە نەیتوانیەوە مێژوو نووسێتەوە یا بۆیە خاوەنی مێژوویەکی تۆکمە و زانستی نەبووە دەوڵەتی نەبووە جگەلەوەی کە دووربین نەبوو پاشکۆی ئەوی تر بوو بڕای بەخۆی نەبووە بۆنی دەوڵەتیش فراغی تری تاریخی دروست کردو بە کورد ئەوەش سەبەبێکە بێگومان سەبەبێکە کە دەولەت نەبووە لەبەر ئەوە کورد تاریخی خۆ نەنووسیوە ئەوەش یەک لە ئەسبابەکانە یەکیش سادەبوونی فکرە سادەبوونی بیرێ بیری سیاسی لە لای کورد گوڵ بووە لە هەموو ملەتانی دیکەی خۆرهەڵاتی ناوەڕاست دەیتوانم بڵێم کولتر بووە بۆ نمونە ئەرمەن ئەرمەن ملەتێکی لە کورد گچکەترە بەڵام لە هەموو کاتیدا مێژوونووسی خۆیان هەبووە و مێژوو نووسیون وەلەو ئەو دەولەتە ئەوانەژی وەکو ئێمە دەولەتی خۆیان نەبووە میرنشینی هەبوونە و ئیتر لەبەر ئەوە نزیکی حدودی ئیسلامەکان بوونە هەر یێ وەکو سەلجوقی و یێ در چوونە لەسەریان و دەولەتی عوسمانی ئەو مەزابحی کە دروست کردووە دژی ئەرمەن و دوو جار ئەوێ بەسەری ئەرمەن هاتووە بەسەری کورد نەهاتووە دوو جار ئەرمەن وەک شەعب تەجیر کراوە بوو منطقی کلیکیە نزیکی بەحری ئەبیان بەڵام مێژوونووسی خۆ هەبووە معنا ملەتەکە زەکیتر بووە دووربینتر بووە فکری سادە نەبووە بەسیط نەبووە تاریخی خۆیان نووسیوە باشە مامۆستا ئەگەر بوونی دەوڵەت یەکێک بێ لە هۆکارەکانی نەنووسینەوەی مێژووی کورد ئێمە ڕۆژگارێک خاوەنی دەوڵەتیشی گەورەی ئیمپراتۆرێکی گەورەی دەوڵەتی مادین ئەوان بۆچی مێژویان نەنووسیوەتەوە دیاکۆنۆ فەڵێ مادەکان شتێک نییە نووسراوێکی مێژووی نییە لەسەر دەوڵەتی ماد کە دەوڵەتی ماد خۆی نووسی بێتەوە بۆچی ئەگەر قرارە دەوڵەت هۆکارێک بێ خۆ کورد لەو ڕۆژگارەیە خاوەنی ئەو دەوڵەتە بووە ئیمپراتۆرێتیشی گەورە بووە ئەو بۆچی مێژووی نەنووسیوەتەوە بەڵێ ئەو مێژوو نووسیە کە ئێمە ئێستا بەحەز دەکێت بە موجەلەدات بە شێوەیەکی منتەزەم بێ نووسین بێگومان ئەو جوورە مێژووە لە هەموو تاریخی قەدیمدا نەبووە نەبووە بڵێ دەولەتی ئاشووری جەماعەتێک یان مێژوونووسێکی ترقان کرده بێ بنووسێ ئەمما نووسینی حەوادث و ڕوودا و شتی وایان لەسەر شتی مسماری لەسەر بەرد یان لەسەر خشتی سوورکراو ئەمە هەبووە
اما هبو امشتانه هبوه او كمتره لو تاريخي كاستا اما بحث بەڵێ ئەوەی شەکە لەسەر چاوەکانی تاریخ نووسینەوەی سەربەر دیشێکە لەسەر چاوەکانی بەڵێ زۆر بەڵام دەولەتی ماد حقیقەتەن دەولەتی ماد ئەمەژی نەبووە تا ئێستا نووسینی ماد نەهاتیە دۆزین بەڵێ ئەی بۆچی ئەمە کار ئەو دەولەتە بووە تا قزل ئێرماق تو گرتووە ڕووبارەکە تا ئەوێ تا نزیکی ئەنادول ئەم هەموو لە ژێردەستتدا بووە بۆچی نەژود نەنووسیوە بەڵێ تاریخی خۆی ئێمە ناڵێن نەنووسیوە ئەو نووسینە ئەو تعبیرێ نووسینی تاریخی خۆی لە هیچ دەولەتێکی قەدیمدا بە شێوەی فراوانی وەکو ئەمڕۆ نەبووە بەڵام مەلیکەکان حەوادثی خۆیان نووسیون چووە شەڕێکی کردە سەرکەوتووە نووسیوە چووە لەوێ پەیکەری خۆی لەسەر بەرد شاخە بەردی نووسیوە ئەمەژی تاریخە ئەمە تاریخە بەڵام ئێمە ناڵێن بۆ ماد بۆ تاریخی تەفاسیلی وردەکاری خۆی بوچی نەنووسیوە بوچی وەکو دەولەتانی دیکە نووسینی نەبووە هەند ڕوودا و یێ مهم نەنووسیوە لەسەر ڕووداوەگرنگەکانی مێژوو بە مسماری لەسەر بەرد لەسەر شاخ لەسەر خشتی سۆرکرا و نەنووسیوە نەنووسیوە لە کاتێکە ئەرمەنەکان کە خۆت ئاماژە پێکرد لە کورد پەردەوازەتر و دەربەدەتر و چاوسێنەرتر بوو دەوڵەتیشیان نەبوو بەڵام مێژونووسی گەورەیان تی هەڵکەوتەوە مێژوشیان نووسیوەتەوە بۆچی کورد تاریخی خۆی نەنووسیوە ئەمە زۆر کەس تاقیبێ ئەمە کردووە چه ئەمین زەکی بێ چه کەسانێ دیکە بێ لە کورد هەموو جار خەڵک بیری لێ کردووە و زۆر کەس ئەمەیان گوتووە هەندێکیان هەولداوە سری ئەمە بزانە تحلیل بکە سەبەبی چییە ئەسبابی هەیە ممکنە ئێمە منیش من زۆر بیریلمەی کردە حەزەکەم بزانم بەڵام ممکنە منیش نەگەشت بە حەقیقەت حەقیقەت سادەبوونی فکرە لای ئەو ملەتە سادەبوونی بیری خاصەتەن بیری سیاسیە بیری سیاسی لە ناو کووردا گول بووە و تا ئیمڕۆژ گوڵە ئەمە دیارە و هەروەها نەبوونی دەولەت وەکو وتمان ئەوەژی سەبەبێکە هۆکارێکی تر باسەکرێ مامۆستا سەبەبێکە بە سەبەبێکی دیکە کە من بیری زۆر لێ کردووە سەبەبێکی ویراسی یعنی ئەگەر نە دەوڵەتی ماد بوچی نەنووسێ وەک دەوڵەتانە دیکە جا هەندێک کەس دەڵێن نەخێر نووسیوە خەل دەوڵەتانە دیکە چوونە لە ناو بردوون بەڵێ ویست ئەو پرسیارە بکەم یەکی تر لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە خاوەنی مێژوویەکی لەو شێوەی نەبوون کە جەنابەت باسیەکەیت ئەوە بووە کە بەڵگەنامەکان سووتێنراون لەلایەن داگیرکەران و دوژمنانی کوردەوە مەسەلەن بۆ نمونە باس لەوە کرێت کە لە سەردەمی ئەسکەندەری مەکدۆنی بەسپایەکی زۆرەوە چێت سەر پەرزگای ئەرتیمیت لەوێ نزیکی 400-500 پێستەگای نووسراوی ئاڤێستای تێ ئاوێ و ئەی سووتێنێت ئەمانە چەند ڕاستن لە مێژووە ئایا ئێمە بەڵگەنامەکانمان سووتێنراون بۆ یە خاوەنی مێژوونین بەڵێ کتاب سووتاندووە لە شەڕێ بینێ دەولەتی بیزانتی و دەولەتی عەباسی یان لە شەڕێ بینێ بەردەوامی دەولەتی عوسمانی لەگەل ئێران و کە مەیدانی شەڕەکە هەر کوردستان بوو توجا عوسمانی نەگەهشتوە منطقەی فارس و فارسیش نەگەهشتوە ئەنادول شەڕێ و مەیدانیان هەر کوردستان بووە و هەروەها لە کاتی دەولەتی بیزانتیدا یا لە کاتی ڕۆمانیشدا هەر کوردستان مەیدانی شەڕ لە بینی دەولەتی شەرق و دەولەتی ڕۆژئاوا بووە ئیتر شت لە نێو چووە تەواو ممکنە هەندێک کەس شتی نووسی بێ لە نێو چووە ئەوە گومان تێدا نییە زۆر شت لە نێو چووە لە دیوانی شەعر و لە فلان بەڵام ئەگەر دەولەتی ماد نووسی بایە ئەی بووچی نووسینی دەولەتەکانی پێش ئەوە لەسەر بەرد و لەسەر شاخ و لەسەر فلان و لەسەر خشت ماوە و دەولەتانی پێ پاش ئەوەژی وەکو دەولەتی ئەخمینی هەیە و ماوە ئەی بووچی ئەوانە کەس لە نێویان نەبرد هەر بوویێ ماد ئەسڵ و ئەساسی نییە کۆرش وەختی سەر کەوت لە هەمەدان یەکەم شت لە عەباس ئاباد
لعباس آباد که وکو بلی سرباتی سرچنار همدانه بله لوی رسم خوی نوسی و نقش کردووە لەگەل نووسینی سەرکەوتنێ خۆی لێ نووسی تۆمار کردو بڵێ و زۆر شتێ دیکەن ڕاست باشە مامۆستا ئەمە دەیتوانم بڵێم عاملێکی ویراسی لە کووردا هەبووە بڵێ کە حەزی لە نووسین نەبووە بڵێ ئێستاژی ئێخوا ئێزیدیێن ئێمە ها ئێزیدی نووسینیش لەلایەن حرام بوو ڕاست ڕەنگە ئەم فکرەیە هەبێ لە فکرێکی وەکو بڵێم دینی بێ هاتە بێ هەندجار لە دیانەتی میترایی دیانەتی میترایی نووسینی خۆی نەبوو بەڵام زەردەشتی کتابێ خۆی هەبوویە نووسین کە هەندە دەڵێت 2 ملیۆن دێرە شعر بووە بە ئەسڵ ئاوستا بەڵێ بەڵام بەڕەئیێ من عاملێکی ویراسی تێدا هەبووە کە ویراسەن حەزی لێ نەکردووە ملەتی سامی زۆر حەزی لێ نووسین کردووە حەزی لە نووسین کردووە تەماشا دیکەن حتا ئارامیەکانی سووریا نەبەتیەکانی سووریا بە حرفی خۆیان بە حروفی بڵێ سووریانی یا ئارامی قەدیم لەسەر کێلەکانی خۆیان نووسینن کێل زۆر دەردەکەبن لە سووریا لە شیمالی سووریا تەماشا دیکە لەسەر کێل نووسراوە ئەوە معنا ئەوەیە حقیقت ملەتی سامی لە ملەتی ئاری زیدەتر حەزی لە نووسین بووە نووسینیان زۆر بووە ئیتر وێجا لە یەمەن لە یەمەن دروەکانی یەمەنیەکان و ئەساتیریان وەکو ئیبن خەلدون دەڵێ ئەوە هەر یەکجار زۆر بووە زۆر مرتەبەتی بە تاریخەوە بوونە فلان کەس توبەع چووە و سینی داگیر کردووە و نزانم چی داگیر کردووە ئەمە وەلەو ئەسڵ و ئەساسیشی نەبوونە بەڵام زۆر ئەساتیری تاریخیان دروست کردە و لە دەویان زۆر بەربڵاو بووە بەڵێ مامۆستا گیان جگە لەم هۆکارانەی کە باسمان کرد بار هۆکارێک بێت ئەگەر کورد توانی بێتی بەشێکی کەم لە مێژووی خۆی نووسی بێتەوە یا بە شێوەیەکی کرچ و کاڵ مێژووی نووسی بێتەوە تۆ پێت وایە توانیوێتی ئەم مێژوە بکا بە بنەمای کاری سیاسی یا بە بڵێم کورد توانیوێتی مێژوو تێپەڕێنێت قۆناغە جیاوازەکانی مێژوو تێپەڕێنێت یا مێژوو دووبارە بکاتەوە هەمیشە قسە لەسەرەوەیە کە کورد مێژوو دووبارە ئەکاتەوە ناتوانێت مێژوو تێپەڕێنێت ئەگەر ڕوونتر پرسیارەکەم بکەم ئەو حەزارەتی توینبی کە باسی لە قۆناغەکانی مێژووی مرۆڤایەتیەکە مرۆڤ سەرەتا لە قۆناغی شوانکاری و گیاخۆری و ئەشکەوت و شاخەوە پاشان دا ئەبەزێت بۆ پێدەشت و لەوێ شۆڕشی کشتتوکاڵی بەرپاکە و کشتتوکاڵە دۆزێتەوە پاشان شۆڕشی پیشسازی بەرپاکە دوجار شۆڕشی تەکنەلۆژی و چەندین هەنگا و قۆناغی جیاوازتر کورد لە نێو ئەم گۆڕانکاریانە وەک مێژووی مرۆڤایەتی توانیوێتی مێژوو تێپەڕێنێت یا هەمیشە لە نێو مێژووەکە ئاخلێتەوە مەسەلەی خوڵاندن خۆ ناچێتە بۆ عەسری حەجەری بڵێ ناگەڕێتە بۆ عەسرە ئەی بۆ پێشەوە چووە ئەگەر نەگەڕاوەتەوە پرسیارەکە مەسەلەی پێش نەچوونی کورد کە بە پێشی نەچووە یان نەبووەتە دەولەت لە ماوەیەکی 2600 ساڵدا لە زمانی پاش ما تا ئێرە هەندجار دەولەتی پشکولەی دروست کردووە بۆ ناوچە مەسەلە لە دەولەتی دووستێکیە دەولەتی حەسەنەوەی هەیە لە حدودی هەمەدانەوە تا لۆرستان تا حدودی ئەزەربەیجان تا سنووری هەولێر ئەو لایزەی گچکەژی دروست کردووە بەڵام نەیتوانیوە دەولەتێکی عامی دروست نەکردووە کورد دوور بووە لە بیری سیاسی ئەمە دەیتوانم بڵێم سەبەبی ڕئیسیە ئەگەر نە بۆچی 6,000 تورکی عوسمانی کە مهاجر بوو طبیعی لەگەل سەلجوقیەکان هاتوونە ئەرز و وڵات و شتیان نەبوو چوونە لای ساڵحی کوڕی مەرداس ئەمیری حەلەب ماوەیەک خۆگرتیە ئەو بوونە لە لای وی ماون دوای چوونە لای عەلاءالدین کەیقوبات لە ئەنەدۆڵ لای ئەو ماون یە دیکە ماون هیچیان نەبوو خلاصە ئیتی ملیاندایە داگیرکردن و ئەو ئیمپراتۆریە گەورەیە توانی دروست بکە ئەوروپای شەرقی داگیر بکە تا جەزائر لیبیا یەتر و یەمەن
ئێنا ئەمە پێویستی بە بیری سیاسیە هەروە بخوڕایی نابێ ڕاست پێویستی بە زانەبوونە بەڵێ ئێمە زۆر جا دەڵێن تورکینیان نەزانە و یا فلانە و یا بێوانە چینکە ئێمەی چەوساندووە بەڵێم ئەمە هەموو ئەو کارە گەورەیە بەبێ بیری سیاسی بەبێ ئەوەی کە ئەو ملەتە معنا قووە بیری سیاسی تێدا هەبووە لە سیاست زانیوە لە حکومداری زانیوە لە ئیدارە زانیوە ئەو جا توانیوە ئەم هەموو ئیمپراتۆریەتە گەورەیە درست بکە بەڵام کە کورد درستی نەکردووە ئەوەش سەبەبی ضعفی کورد بووە لە ناحیە ئەوە شتی پچکولە هەبووە مەسەلە وەکو بڵێ بەڵام دەوڵەتی کوردێکی کورد عام سەرانسەری کوردستان نەبووە دوو بەرەکی بەیدی کورد ئەمە سەبەبێکی ڕئیسی بووە ئێستا ئەمێ باسی ئەوە بکەم ببوورە بە فەرشارێک کە باسم لە دووبارە بنەوەی مێژوو کرد تێنەپەڕاندنی مێژوو کردنەوە بەستم ئەو بوو کاتێک ئێمە شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسیە خوێنینەوە ئەبینین چەند شەڕی میرەکان و سەرۆک خێڵەکان و سەرۆک هۆزەکان و شەڕی باوکو و نێوان باوکو کوڕ لەسەر گردێک لەسەر ناوچەیەکی دیاریکرا و لەسەر گوندێک کاتێکە مێژووی ئەمارەتە کوردیەکانی خوێنینەوە شەڕی نێوان ئەردەڵانی و بابانیەکان و ئەردەڵانیەکان کاتێک کە شۆڕشی قۆناغی ئێستەی مێژووە خوێنینەوە شەڕی نێوان تاالبانیەکان و بەرزانیەکان ینی تۆ ئەبینی بە درێژایی مێژوو تۆ لە ناو بازنەیەکی داخراوە مێژوو دووبارەکەیتەوە مەبەستم لەوە بوو پێم خۆش بوو ڕێی تۆ تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم ئەم مێژووە بۆ دووبارە ئەبێتەوە دووبارە بوونی ئەمە نەتیجەی بەدووەکەوتنی ملەتی کووردە دووربوونی لە بیری سیاسی کە دەبێ وانە بێ بەبێ یەکگرتن بەبێ یەکگرتن ئەمە ناکرێ ئەم ئیشە ناکرێ پێویستی بەوەیە ئیتر مەساڵحی تایبەتی تەعەسوبی قەبەلی ئەمە هەموو بوویەتە هویێ ئەوە کە ئەم دووبەرەکیە لەنەو کووردا هەیە هەندێک کەسی بەنسبەت ئیماراتانە بە دەڵێت مەسائلی جغرافی تەسیری هەبووە لەسەر ئیمارەتەکان کە منتیقە بە بەڕووبارەکان دابراوە و فلانە و بێوانە و لە بینە ئەم ئیمارەت و ئیمارەت ئەوە زۆر بە سەبەبێکی بە قووەت نابیدم سەبەبی ئەوەیە هەر ئەوەی پێشوو ئیشارەتماندا یەکەم بیری سیاسی لە ناو ملەتی کووردا کەم بووە بە دریژایی تاریخ زەعیف بووە همەتی بەرز نەبووە بوو نمونە میسالێکت بوو بێنە کەریم خان پاش نادرشاه وەختێ کە کوژرا کۆمەڵە چەند میرێکی کە لە ژێردەستی ئەو بووە بە قووەت بود هەستان هەر یەک هەولیدا سەیتەرە لەسەر ئێران بکە و ببە شاهنشاه و شاهنشاهی دروست بکە بەڵام کەریم خانی زەند بەسەر هەموو ئەو منافسانەدا بە قووەتی شمشیر زاڵ بوو بەڵام کە زاڵ بوو و هات دەوڵەتی ئێرانی زێندوو کرد سقە بە نەفسی خۆی نەبوو بڵێ من شاهنشاهی ئێرانم لەقەبێ وەکیلی لە خۆی کرد وەکیلی شاه ئەی شاه نییە یعنی وەکیلی شاهێ کە نییە شاهی زۆر نەتیجێ ضعفی نەفسی من دوو دقە کاتمەوە بم بەخشە لە ڕاتەگرم دوا پرسیارەکەم ئەگەر بکرێت لە دوو دقا وەڵام من بیتەوە عەبدڵاوە جەلان لە دوایمین کتێبی قەیرانی شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوین و چارەسەری شارستانیەتی دیموکراتی باس لەوە کە ئەڵێ ژیانێکی ڕاست بە مێژوویەکی چەود نایەتە دی بە نووسینەوەی مێژوویەکی چەود نایەتە دی ئەو پێ وایە کە تۆ ئەگەر بەڕاستی مێژووی ئازادی خوازی خۆت نەنووسیتەوە ئەوە بە ئازادی نەژیاویت ئەمێ قسە لەسەر بەرپرسیارەتی نووسینەوەی مێژوو بکەم بەرپرسیارەتی ئەخلاقی نووسینەوەی مێژوو بکەم کە چەند ئێمەی کورد پابەز بووین بە ئەمانەتی زانستی و دوور بووین لە چاواشەکاری و لە نووسینەوەی مێژووە ئەگەر دەقیقتر پرسیارەکەم بکەم ئەو بەوەی کە ئایا لە دوای ڕاپەڕین لە دوای ڕاپەڕینی 1991 مێژووی کورد چەند هاتوۆتە چاواشەکردن ئەگەر بکرێت لە دوو دقەیە وەڵام من بیتەوە
چاواشەکردن جارێ من رخنە دەربارەی پەکەکە خوشی هەیە تاریخی خوینە نووسیوە من خوم چەند نامە من بویان نووسیوە و حتا گوتومە هەر کەسێ قاچاقچی تاندید لە کوردستان قاچاقچی یەکسەر بکوژن نەک هەر بگرن بکوژن من ئەم شتی ناحیە ئاسار و وەسائق و فلان و بێبان من بویان نووسیوە من پێیان گوتووە بەڵێ ئەوانەژی تاریخی خۆیان کا نەنووسی ها ئەو رەخنە دێ سەر ئەوانە کە من گوتومە بوو ئێوە تاریخی قونانووسن لوژنێ مێژوو نووسی ئێوە کانی کێیە چەند کەسن ئەو لوژنێ تایبەت کە حتا دەیان مجلداتی بنووسن ئەوانەژی لەبەر ئەوە لەژێر ئەم رخنەیە دوایە کە ئێمە ئێستا باس ئەکەین ئەی لە دوای ڕاپەڕین لەنەوە دوویەک مێژوو چەند چاواشەکراوە بەهووی ئیعلامی هەردوو حزبەوە خەلکی ئەو کردووە ئەمە ئەوە ڕادکێشە ئەمە ئەوە ڕادکێشە تەماعیان حتا لە گیسکێکی گوڕوو دەکردن ئەگەر یەکیان گیسکێکی گوڕوو هەبای یەک لە هەردوو حزب ئەوێ دیکەژی دەچوو گیسکێکی گوڕوو بدوزن مەسەلە یەک مەسلەی صلاح الدین و ئەسڵی صلاح الدین لەکوێیە و خەڵکی دوینی هەولێرە ئەمە یەکی چاواشە کرد کە پیاوی حکوومەت بوو بە ڕسمی پەیامی حکوومەت بوو بەلگە لەسەر هەیە من لە کتابی خۆدا لە هامشێکدا حدود کوردستان الجنوبیە بەحسم کردە کە ناوی عەبدولخالق سەرسان بوو چوو لە مەحکەمەژی شکات لە من بکە لەسەر ئەوە ئەمە هاتن ئیعلامی پارتی هەرایەکی دروست کرد کە صلاح الدین خەڵکی گوندی دوێنی نزیک مەسیفی صلاح الدینە چاواشەکردنی زۆر بوو دەست خۆش مامۆستاگیان سوپاس دەکەم چەند شتێکی دیکە وها هەیە بەڵێ بەردەوامە بین هەوڵین لە تەوەرەکانی داهات و درێژە بە گفتوگۆ و قسەکردن لەسەر چاواشەکردنی مێژوو بەڕێزن بەرنامەکە کۆتایی پێهات تا بێگەشتنویشتر بەخواتان سپێنی خواتان لەگەڵ مامۆستاگیان زۆر سپاس.